لەم بەشەی بەرنامەکەیە گەشتێکین بەرەو دڵ و قوڵاییەوە سەخت و سەرنجڕاکێشەکانی هەورامان. دەستگای میدیایی کوردسات بە هاوکاری ناوەندی هونەری زەنێ لە نوێترین کاریانە لە نوێترین کاری دوکومنتاریاندا بە شێوازێکی داهێنەرانە کاریان کردووە لەسەر چەند نەریتێکی هەورامان کە چەند نەریتێکی جوانی هەورامانە کە باز نەکراوە نەبینراوە. لە ئێستاە کارێکی دیوکودرامیان لەسەر کردووە کە لە ئێستادا وێنەگرتنی کارەکە بە کۆتا گەیشتۆ و کارەکە لە قۆناغی مۆنتاژکردنایە. بۆ قسەکردن لەسەر ئەم کارە لەگەڵ دەرهێنەری کارەکە دەرهێنەری بەرهەمەکە کاک ئابد هەورامی گفتوگۆکەین. کاک ئابد سڵاو دەبێت زۆر بەخێر بێت. کاتی خۆشتان باش. سپاس بۆ تۆ. لە کارەکانی لە کارە دوکومنتاری و دوکودرامەکانی دەستگای میدیایی کورسات کە ناوەندی هونەری زەنێ ئەم کارانە بەرهەمەهێنێت بەردەوام نوێگەریە بینین، بەردەوام کاری جیاوازە بینین و کارێکە بینین ئەم کارە جیاوازە لە کارەکەی پێشووتر. بۆ ئەم کارە چی نوێگەریە بینین؟ لە ڕاستیە ناوەندی هونەری زەنێ هەمیشە دەست بۆ ئەو کارە قورسانابە کە بە شێوەیەک لە شێوەکان مەحاڵە. ئێمە بە هیچ جۆرێک نەوەساوین لەوەی کە بسڵەمینەوە لە کارێک کە نەتوانین پێی پێبەرین و ئیشی لەسەر بکەین. ئەم کارەشمان وەکو سینارەستەکە کاتە لامان بیرۆکەکەمان پێدا بە کاملی ڕۆچی و بەناو هەموو دابوونەریتەکانی هەورامانە توانی ئەو بابەتە هەستیارانی کە لە ناو هەورامانە هەیە تا ئیسا نەبینراوە ئێمە کاری لەسەر بکەین و بیکەین بەم بەرنامەیە کە ئینشەڵڵا لەسەر شاشە ڕەنگینەکەی کورسات پێشکەشەکرێت. باشە، بەردەوام دەست بۆ کارە سەختەکانە بن. دەستان بردووە بۆ نەریتە کوردیەکان و دەستان بردووە لە ئێستاە بۆ نەریتەکانی هەورامان. سەختی ئەم کارە لەکوێیا بوو؟ کە دڵنیام هەموو کارەکان سەخت. بەڵێ ئەخە منیش ویستم ئەوە بڵێم هیچ کارێکە ئاوا بە ئاسانی نایێت بەرهەم. بەڕاستی ئێمە ڕێڕەوێکی زۆر قورس ئەبڕین تا ئەگەین بەوەی کە کارێک بە ئەنجام بگەێنین، هەر لە ڕووی سیناریۆ، هەر لە ڕووی بیرۆکەوە، هەر لە ڕووی وستافەوە، هەر لە ڕووی خەرجیەکانەوە. بەڵام ئەم کاریان چونکە ئێمە وەکو کەمپینێکمان بۆ کردبوو لە ناچە هەورامان بە تایبەتی لە شارۆچکەی تەوێڵە چەند شەوێک ئێمە توانیمان لەوێ بمێنینەوە بەپێی ئەو دیمەنانەی کە لەبەردەستمانە بوو لۆکیشنەکانمان بۆ دیاری کرد. ڕاستە قورس بوو زۆر، بەڵام لەگەڵ ستافێکی کارامەی ئەو گەنجە جوانانەی ناوەندی هونەری زەنێ بڕواناکەم هیچ کارێک ئەستەن بێت و بەربەست بێتە ڕێی ئەتوانین زۆر بە باشی بەرهەمی بێنین. باشە کاک ئابد لە زۆربەی کارە دوکومنتاریەکانە لە هەر شوێنێک کاری دوکومنتاری بەرهەم بهێنرێت ڕێڕەوێکی ئاسایی هەیە، بەڵام ئێوە ڕێگەیەکی درامیتان هەڵبژاردووە، دیمەنی درامە تێکەڵ بە کارەکانەکەن و ئەیکەنە دیکودرامی باسێک لەم کارە بکەین، باسێک لە جیاوازی ئەم کارکردنە بکەین. خۆی ئێمە هەمیشە کە کارێکی هونەری بە ناوی دیکۆمنتاریە بینین بێگومان ڕاوێژکارێک باسی بەسەرهاتێکی بۆ گێڕێتوانێ و کامێرا دوایەکەوێتە ئەگەێنێتە نەتیجە. بەڵام ئەم کارێ ئێمە دیکۆدرامیە زۆر جیاوازە. ئێمە هەڵەسین بەوەی کە چیرۆکەکە چۆن بووە، چۆن لە مێژە دروست کراوە، ئێمە ئەێنین بەمان بە ئامادەی کەسانی شارەزا. بەڵێ بەڵێ تەبعاً ڕاوێژەکەین بەو کەسانی کە پسپۆرن لە بوارەکەیە ئەجا ئەو دیمەنە ئەنووسرێت. ئێمە نامانوێت تەنها ڕاویەک بیگەڕێتەوانی و بە چەند فۆتۆیەک ئیشەکە بین بەدەستەوە یەن چێژێکی تایبەتی پێ بەخشید. هەروەک وایە تۆ باسی درامایەکەکەی یەکسەر دراماکەت لەبەر چاوە بێ بیبینیت کە لەو کات و زەمەنەیە چی کراوە. ئێمە بە هەمان شێوەی هێین درامەکەش نیشان ئەدەین، ئەجا ڕاویەکەش باسیەکات و لێدوانەکانیش باسی ئەو ڕووداوەکە. ئەگەر ئێمە ئەمە نەکەین تەشویق ناین بە بەرنامەکەمان. هەستەکەم ئێستا زیاتر ئەو درامانەی کە لە ناو بەرنامەی دیکۆدرامیە بە ئەنجامی ئەگەێنین جێی خۆی گرتووە، یعنی شتێک نییە کە خەڵک لێی بێزار بێ چێژێکی تایبەت ئەیە بە بەرنامەی دیکۆدرامیەکە. لەبەر ئەوەی ئێمە هەوڵێن زیاتر ئەو کارانە درامی زیاتر تیاابێ وەک لەوەی کە تەنها فۆتۆ یاخود لێدوان و باسکردن بێ لەسەر بابەتەکە. باشە، ئەمە بەشێکی کارەکەتانە. ئەگەر باسێکی ئەم دیمەنەمان بۆ بکەیت لە ئێستای خەریکی چین؟ ئەم دیمەنە قورس بووی زۆر، چونکە زیاد لە 80 لە قادرمەمان ئەبوایە بە پێ ببڕایەوە بۆ کەرەسانە بچینایەتە سەر شوێنەکە پێڵێن مالیدەر. یعنی هەورامان خۆی لە سێ محل پێگاتوە، وەراوەر و مالیدەر و چلانە. ئێمە لە ناوەڕاستیان نابووین
ئەگە بە قادرمان بڕۆشتە زۆر سەخت بوو نەمانەتوانیت کە کەرەسەشمان پێ بوو مەجبور ئەو سارێمانگر بابەتەکە چکە ئەبووە بگەڕاینایەتەوە بۆ سەردەمی 1920 کە ماڵی ئەو قێخایە کە یەکەم جار مەکتەب بکرێتەوانێ لە هەورامان ئەو خانووکەی خۆیەکا بە مەکتەب باشە لۆکیشن لەو سەردەمەیە هەمووی گەڵ بووە هەمووی دار بووە هیچ شتێک نەماوە ئێستا هیچ شتێکی دەگەڕانەوە بۆ ئەو سەردەمەوە دروستکردنەوەی ئەو لۆکیشنە ئەوەیە کورسیەکی زۆر کورسیەکان هەمیشە هێتە ڕێمان نەکرد لە هەورامان لە شاری سلێمانیشە زۆر جارەگەڕین لە کۆڵانەکانە دەستمان ناکەوێت هیچ شوێنێک نەماوەکو خۆی مەجبورە بێ بە خەرجێکی خۆمان بە ئەرکێکی زۆر بە ماندووبوونێکی ئەو ستافە جوانە دروستی بکەینەوانێ هەرچەنە ئێمە هەوڵەیەن دروستی بکەینەوە بەڵام ئایا تا ئاستا چێژەکە بەخشێت ئەوە بینەرێ بینە بەڵام لەو درامایە ئێمە چوونەتە سەر لووتکەی شاخەکە ئەو ژوورەش وێرانە بوو یعنی بڕواکەی بە 2 ساعت پاکمان کردوەوە کۆنەکانمانی ناوتە دەرەوە ئەو ئیشەڵای خۆت ئەو دیمەنای بینیت کە یەکەم جار مەکتەب کراوەتەوە ماڵی ئەو قێخایە خۆیەتی مەکتەب ماڵەکەکە بە مەکتەب بۆەوەی تەلەبەکان لەوێ وەربگیرێن و کوڕ و کچیش لەو سەردەمەیە کوڕ و کچیش هاتووە دەرزی خوێندو نەکەروی کە کوڕ بێت لە هەورامان یەکەم جار کە دەستکراوە بە خوێندن کوڕ و کچ بەیەکەوە دەرزان خوێندووە خۆشت هەورامیت کاک ئابێت لەمەکاشانی یارمەتی دەر بۆ ئەوەی کە کارەکە خۆشتر بێ بەدەستەوە نەک ئاسانتر بێ دڵنیام ئاسان بەڕاستی نە ئاسان نییە هیچ شتێک ئاسان نییە لەم نیشانەیە بەڵام من چێژم لێبینی لەبەرەوەی زمانەکە خۆم بوو ئاو هەواکە هەر خۆم بوو شارەزاییەکەشم باشتر بوو ینی پێویستی بۆ ناکرد کە بەیەکێک بڵێن لۆکیشنێکمان بۆ دیاریکە کە دەقەکەم لەبەردەستا بوو کام خوێنەوانی دراماکە باسی چیەکە ئیتر خۆم یەکسەر ئەمزانی چ باخێگەڵە بژێرین چ شوێنێگەڵە بژێرین چ لۆکیشنێک دیاریەکەم بۆی کە دوێنەکانە دروست کردووە بڵێ خۆم ئەمزانی چیەکەین هەرچەنە کاگنەژات هەوڵی زۆریە کە من قەناعەت پێ بکە کە چوینە ئەوێ کە گسکەکەیە کاگێ من دەستی خۆش بێت هەر هەمویان کاگرامان ئەمانە بەڕاستی ستافێکن دانسقن لەم شارەیە هەرچی ئەرکی قورس هەیە ئەم گەنجە جوانانە بەبێ ئەوەی کە پشوو بە خۆیان بن کارەکانیان بە ئەنجام مەگەێنن لەبەرەوە کاگنەژات کە بە منوت با بڕۆین لۆکیشن دیاری بکەین یا شتێ بکەین وتم پێویست ناکە کاگنەژات لۆکیشنی هەورامان وەکو ماڵی خۆم وایە خۆم ئەزانم کە چوومە ئەوێ بە پێی دیمەنەکان دەتوانین شوێنەکان دیاری بکەین چی جیاواز چنەریتێکی باز نەکراوی هەورامان ئەبینین کە باز نەکراوە نەزانراوە بەداخەوە من حەزمە کرد زیاتر لەگەڵ هەموو شتێکمان بۆ باز مەکە بەس ئەوەنە هەنێکی سەرەتایی زۆرمان باز نەکرد من لەگەڵ برای سینارێسی شا قسەم کردوتم زۆر شتماوە پێیت بێ نەبردووە وتی هەرەوە نەفریاکەویت یەکێک لەوانە کە شانازیە بۆ هەمومان ئێمە لە نەریتی ئەورامانە بۆ نمونە لە کاتی خوازبێنیە بە هیچ جۆرێ ژن بە ژنمان نییە شیرباییمان نییە گەورە بە بچووکمان نییە بە زۆردان بە شوو نیمانە هەتاوەکو ڕەزامەندی ئەو کچەوەەر نەگیرێت بە هیچ جۆرێ ئەو زەواجە دروست نابێ یعنی ئەوە یەکێکە لەو نەریتانی کە لە ناوچەی هەورامانە تا ئیسەژ ماوەتەوانێت تا بڵێ بە خوێن ئەمانە نەبووە لە لای مەچکە هەورامان وەکو بڵێ نەریتێکی زۆر تایبەتی خۆی هەیە کە من خۆم لێرەوە شانازی پێواکەم یعنی هەموو کەسی لە ئاسی خۆیان شانازی بەو نەریتەوەکە کە لە باو باپیرانیەوە بۆی ماوەتەوە مە یەکێکە لەو نەریتانی کە ئێمە بە دراما کردومانێتە سەر شاشە و چەندین کاری تریش هەیە لە دراماکەیە لە نەریتەکانی ترا بوون وەکو خۆت فەرمووت حەزاکەم زیاتر لەسەری بدوێ باش ئێستا وێنەگرتنیم کارە تەواو بووە لەسەر نەریتەکانی هۆرامان یەوە کارتان کردووە لە قۆناغی مۆنتاژایە دواتر کار لەسەر چیەکان کارکردن لەسەر نەریتەکان بەردەوامە بێت خۆی ئیشی کەلتوری زۆر قورسە ئەمە نییە بڵێ لەسەر کارکتەرێکی شەکەین وەکو پێشتر لەگەڵ لەسەر کاگە حموجەڵا یا چەندین کەسی تر کارمان کردووە منێک چۆن کارێکا لەگەڵتانە بووم باکسێجی کارەکان ئاگادار کە بۆ کورسات مەگەزینەمە بەڵمانێتەوە ڕاستەکەی بەڵام ئیشی کەلتوری قورسی گرانەکەی ئەوەیە کە تۆ کەسێکی دەست ناکەوێت کە لە ئەلفەوە تا یا بەسەرهاتەکانی بۆ بجێڕێتەوانێ لەوانەیە لە پیتێکەوە بیپەڕێنێ بۆ پیتێکی کە
لە بەسەرهاتێکەوە بیپەڕێنێ بۆ بەسەرهاتێکی کە قورسە. ئێستا بە هەمان شێوە هەوڵمانداوە کە لەسەر کارکتەرێکی کە شاعیرێکی ناوداری گەورەی گەلەکەمان ئیش بکەین لەوەیان کە سەرداوەکانی بۆ کۆبکەینەوانی بیگەێنینە ئەوەی کە بەڕاستی بۆ شایەکان جێنەیەڵین دوایی لەلایەکەوانە شتێکمان بۆ بێتەوە بڵێ منتان بۆ پەڕان ئەمەی بۆ پەڕا ئەم دروستکردنی ئەم کارانە زۆر ئەخایەنێ زۆر قورسیە. ئەو قورسیەش من لەو بڕوایم تەنها لە کاردیرە بەتواناکانی ناوەندی هوەری زەنێ ئەوەشێتەوانێت تەنها بە بۆچوونی من تەنها هەر ئەوانن کە بتوانن دەرەقەتی ئەو جۆرە کارانە بێن کە لە قوڵاییە تیشک بێنە دەرەوانی. من دڵنیام لە کارە سەختەکانی ئێوە دڵنیام لەوەی کە ئێوە دەست بۆ کارە نەکراوەکانە بن وەکو سەرجەم کارە دوکۆمنتاریەکانی تر کارە دوکۆدرامیەکانی تر کە بۆ دەستگای میدیای کورسات و بۆ شاشەی کورسات بەرهەمتان هێناوە بەڵام بینەری کورسات چاوەڕوانی زۆر زیاتری لە ئێوە هەیە. وابزانم ئەگەر بگەڕێنەوانێ بۆ ئیشەکانی پێ وەلو لە یەکەم ئیشەوە هەر بە نمونە کارێکتان کردووە بۆ کارێکتان کرد بۆ کاگ ئەحمەدی شێخ ئەمە کارێک بوو کە ئەکرێت بڵێم یەکەمین میدیا کورسات بوو یەکەمین ناوەندی بەرەمێنان ناوەندی هوەری زەنێ بوو کە توانی دەستی بۆ بەرێت. ڕاستەکە دیسا و کەسی کە دانیش لە شاشەکەەوەی بینێ و 57 دقەیە بینی نازانێت چۆن ئەم ئیشە کراوە. ئەم ئیشانە زۆر بە سەختی تێ ئەپەڕێ. ئێمە هەر کاگ ئەحمەدی شێخمان نییە ئیشی زۆر جوانترمان کردووە ئیشی زۆر قورستریشمان کردووە لەگەڵیانە بەردەوام بووین هەنەشمان هێشتووە لە کوالیتی ئیشەکانمان دابەزێ هەوڵمان داوە هەنگاو بە هەنگاو ئەو کلێنانی کە هەبوو لە ئیشەکانی ڕابردوومانە ئەوانیش پڕ بکەینەوانێ بتوانین زیاتر و باشتر کارەکانمان بۆ پێشەوە بەرین چکە دوجار ئەم کارانە لە شاشە ڕەنگین و جوانەکەی کورسات نمایشەکرێکە بەڕاستی ماڵی هەمووانە. دەستخۆش کاگ ئابەتجیان ماندوونە بن سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونت پێمان بڵێ سا ئەمە قۆناغی وێنەگرتنی تەواو بوو لە قۆناغی مۆنتاژایە کاتەکەی دیاریکراوە کەی کۆتاییەت و کەی بینەرانی کورسات ئەم کارە ئەبینن بەڵام ئەگەر بکرێت بە زاراوی هەرامی پێمان بڵیت ئەو باشترە وەڵا ئیسا هەرمانەکە تەمپیسە گرچیوی تەمامیان بەزانەشە منەوە منتاجات مەزان و منتاج چند ڕۆژ بنم شو ڕەنگە دووی یەری 4 ڕوویتر 5 ڕوویتر حەسب هەرمانەکە ئاوەختەی تر تویست میاویانێکە من بە وەرامی قسەی کەروم لێوتیەکە دەخاسە منە نەژاری ئیشەڵا بە هەرمانەکە تەمامی و ئاوەختە گردیمە وین میشتر و شاشەکەیەوە دەستی وەژی دەستی وەژ بوو دەستی وەژ بوو دەستخۆش زۆر سوپاس کاگ ئابەتجیان. بەڕاستی کورسات سەلماندی کە کەناڵێکە بێ جیاوازی ڕەگەز نەتەوە ئاین تەنانەت باکوور باشوور ڕۆژەڵات ڕۆژ ئاوا تەنانەت بەبێ جیاوازی ئایدیا بەڕاستی ماڵی هەمووانە شانازیە بۆ میلەتی کورد کە کەناڵێکی ئاوای هەیە یا ڕەبێ هەر ئاوا گەشاوە بێت هەر ئاوادان بێت دەستی خۆش بێ کاگ ئابەتجیان زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ.